ئێستا تۆ پێت وتراوە تووشی نەخۆشی دەوالی بووی، فترێکیشە چارەسەری بۆ وەرەگری، بەڵام هەر چاک نابیت. ئەی حەل چییە؟ با لەم ڤیددیۆیەدا پێتان بڵێم ئێمە چۆن هەنگاو بە هەنگاو لەگەڵ تابین بۆی تۆش بتوانی بەبێ دەوالی بژی. کاتێک تۆی بەڕێز سەردانی سنتەرەکەمانەکەی، ئێمەی پزیشکانی پسپۆڕی نەشتەرگەری بۆریەکانی خوێن بە دوواداچوون بۆ حاڵەتەکە دەکەین لە ڕێگەی دیاریکردنی دەرەجەی دەوالیەکەت و هۆکاری توشبوونت بە دەوالی. ئێمە لە سنتەرەکەمان پاش دیاریکردنی دەرەجەی دەوالیەکەت پلانێکی چارەسەری تایبەت بە تۆ داڕێژین. ئەگەر دەرەجەی دەوالیەکەت کەم بێت، تەنها بە گۆڕینی شێوازی ژیان و گۆرەوی دەوالی تایبەت بە قیاسی قاچی خۆت و دەرزی ئەتوانین یارمەتیت بین قاچەکانت بێ دەوالی بمێنێتەوە. ئەگەر دەوالیەکەت پێشکەوتوش بێت لە لای ئێمە بەبێ نەشتەرگەری بە بەنجی مۆزۆعی و بە کەمترین ئازار لە ڕێگەی ئامێری لەیزەر و گلو ئەتوانین چارەت بۆ بکەین. ئەگەر تۆش دەوالیت هەیە ئەتوانی سەردانی سنتەرەکەمان بکەین تا بەبێ نەشتەرگەری و بە کەمترین ئازار پلانێکی تایبەت بۆ چارەسەر بۆ تۆش دابڕێژین.